إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. لسورة المائدة آتي نوتويك آتي دواء ودفرمي براستي الشيطان يك آواتي هيا دجمنە هەرە گەورەکەت ئەی ئینسان ئاواتێکی ئەوەیە کە لەگەڵ خەڵقی خوادا تووشی دوژمنایەتی و ڕق و قینت بکە. هەر وەختێ پەنا بەخوا کەوتیە کارێکەوە خەریکە تووشی دوژمنایەتی بی ئەوە تووشی داوی شەیطان بووی، ئەوە ئاواتی شەیطانە. بەردەوام دوژمنە سەختەکەی باب و باپیرانمان لە باوکە ئادەمەوە تا کۆتا مرۆڤ بۆ تۆی ئینسانی مسلمان و هەموو مرۆڤایەتی شەیطان ئاواتی ئەوەیە تووشی دوژمنایەتی تکا لەگەڵ خەڵکە. ڕێگاکانت بۆ ئاسان دەکا، چەکەکە خەریکە خۆی دێتە دەستەوە دەبڕۆ بیکوژە کورە دەی خۆ تۆ ئەو ئاوی لێ نایە تۆ خوێنت لێبێ و نازانم چی هانت دەدا دەی غیرەت بتگرێ دەی قبوڵی مەکە. لەو کاتەدا بزانە ئەوە شەیطان وا لە پەناتەوە وەستاوە، ئەوە خەریکی وەی تووشی دوژمنایەتی دەبی لە بەلاشە. لەو کاتەدا ناوی خوا بێنە شەیطان بە نەفرەت کە چونکە دەکەوێت داویش داوەکەیەوە. دووەمیان شەیطان دەیەوێت ڕقل لە دڵا دروستکا بەرامبەر بە خەڵک، دەیەوێت ڕقل لە خەڵک بێ. ئەو کاتە خەریکە ڕقل لە خەڵک دەبێتەوە بزانە دەکەوێت داوی شەیطانەوە. شەیطان دەیەوێت لە زیکری خوا دوورت خاتەوە. بەردەوام ئەم هەموو قسە پڕوپوچە دەکەین وەڵڵی تەسبیحێ بەدەستەوەگری 100 جار لا ئیلاهە ئیلەڵڵا بکەی خەریکە لە لات قورس دەبێ. کەسێک هەیە ئامادەیە ڕۆمانێکی 1000 لاپەڕەی بخوێنێتەوە کە چیکە یەک لاپەڕە قورئان دەخوێنێتەوە هەست دەکات لەسەر دڵی قورسە، پێی قورسە پێی ناخۆشە. ئەوە شەیطان دەیەوێت لە زیکری خوا لاتدا بە تایبەت و عانی السەلاتی لەبەر گەورەی نوێژ. خۆ نوێژ گەورەترین زیکری خوایە، خوا جیای کردەوە لە ناو هەموو زیکری خوادا خوا باسی نوێژی کرد. ئاگادار بە ئەو کاتەی هان لە شل لە نوێژەکە قورسە ئەوە شەیطان هانت دەدا. شەیطان بەس ئەواتی ئەوەیە لەگەڵ خەڵکی خوادا لەگەڵ مرۆڤەکاندا تووشی دوژمنایەتی بی، تووشی ڕق و قینت کە و سینەت پڕکا لە کینە ڕقل لە خەڵک بێ. لەگەڵ خوای خۆتدا زیکری خوا نەکەی، دووربی لە زیکری خوا نوێژ نەکەی. ئاگاتان لێبێ جا دوو چەکی پێیە شەیطان لە ڕێگەی عەرەقەوە مادە هۆشبەرەکانەوە بە عەرەقیشەوە، لە ڕێگەی قومارەوە. ئەم دوو چەکە بەکاردێنێ. چەند کەس لە ڕێی عەرەق و سەرخۆشبوونەوە خەڵکی کوشت، خۆتان شاهیدن، بڕۆ لە دەستگای پۆلیس و ئاسایش پرسە. چەند کەس لە ڕێی قومارەوە ماڵوێران بوو، ڕقی لە هەموو دنیا دەبێتەوە، ماڵ و منداڵەکەشی سەرگەردان بوو. من خەڵکم بینیوە خانوەکەی ناو ماڵەکەی خۆی دۆڕاندووە، دەستی منداڵەکانیان گرتووە فەقیرە فڕیانداونە دەرەوە، خانوەکەی سیارەکەی بە پارەی زۆرەوە بە سارەی بۆ دیلبەرزەوە ڕۆیشتۆ بەیانی بە خاڵی هاتۆتەوە، هاتوونە سەری و خانوەکەشیان پێچۆڵ کردووە. لێک شەوە لە قومارە هەمووی داناوە. ئێستا تووشی نەخۆشی نەفسی بۆ ڕقی لە هەموو مرۆڤایەتیە بێتەوە. شەیطان لەم ڕێگایەوە لە ڕێگەی عەرەق و قومارەوە. جا بەڕێزان هەر کەسێک خەریکی ئەم چوارە بێ، خەڵکی فێری ڕق و قینکە، خەڵکی فێری دوژمنایەتی بکە، وا بێ خەڵک دەست دەنە چەک لە یەکتر و یەکتری بکوژن، خەڵکی ڕقیان لە یەک بێتەوە مەرحەبایی نەکەن، ساردی بکەوێتە نێوان خەڵکەوە. هەر کەسێک بەرنامە و پرۆژەی هەبێ خەڵک لە زیکری خوا دوور خاتەوە. جا هەیە تەلەڤیزۆنی هەیە لە ئێوارەوە تەحەدا دەکەم گوێی لێ بگرە حەتا دەخەوی یەک جار ناوی خوا و ئیسلامت بە مێشکانایە نییە. هەر هەمووی ئەوەی خوا پێی ناخۆشە لەو تیڤیەوە بڵاو دەکرێتەوە، لەو پەیجەوە بڵاو دەکرێتەوە، لەو فەیسبووکەوە بڵاو دەکرێتەوە. ئەوەی کەوا سارد دەکاتەوە لە نوێشکردن، هانت دەدا نوێژ نەکەی پەنا بەخوا، ڕوو لە خوانەکەی، سوزدە بۆ خوانەبەی، ئەوە شەیطان سیفەتە، ئەوە شەیطانە و لە بەرگی مرۆڤدایە. هەیە شەیطانی معنەویە کە نەبیندراوە، هەیە شەیطانی بیندراوە بە دوو پێدەڕوە، بە دوو دەست، وەکو تۆ لە بازاڕە دێو دەڕوا، لە ناو خوێندنگاکەتە، لە ناو زانکۆکەتە. ئاگادار بە